وەرزشکردنە. وەرزش یەکێکە لەو پایەگرنگانەی کە من بە سێ پایەگرنگەکەی دانێم: خواردنێکی تەندروست، وەرزشێکی باش، خەوێکی تەندروست. ئەتوانی کەسێکی زۆر تەندروست بێت. کەواتە ئێستا بە خۆشحاڵیەوە ئەم هۆشیاری لەناو کۆمەلگای ئێمەیە بڵاوە. وەرزشکردن لە دەرەوە بێت، لە ناو هۆڵەکانە بێ، شاخەوانی بێت، جۆرە وەرزە جیاوازەکان بێت ئەنجامەدرێ بەبێ جیاوازیش لە نێوان پیاوان و ژنانیشە. بەڵام ئێمە ئەوەی کە گرنگە کە وەرزشەکەین پێویستمان بە چیە؟ پێویستمان بە هۆشیاریە، پێویستمان بەوەیە کە بتوانین جەستەیەکی تەندروستمانە بێ. ڕاستە منەچمە هۆڵێکەوە، بەڵام ئایا لەم هۆڵەیە کەسێکەیە پێڵێن ڕاهێنەر، کەسێکەیە پێڵێن کە ئەتوانێت ڕێنیشاندەرێکی باش دەبێت. ئەمە زۆر پێویستە کە توانیت شارەزایتە بێ سەحر بڕوا بکە کاژیتەوە هۆڵانەوە ئیتراستەکەی جەستەیەکی ڕێکتێ و کەسەکانی کابینی خۆیان ئامادەکەن بۆ پاڵوانێتەکان. تۆش ئەگەر ئامادەیوتیابێ ئەتوانی بچیتەوە پاڵوانێتەوەنەوە. بۆ لەبەروی ئەم پاڵەوانێتیانە پێویستی بە وەرزشەوانێکی زۆر تایبەت هەیە. خۆی ئامادە بکات، جەستی ئامادە بکە و بتوانێت لە ڕووی کێشەوە، لە ڕووی باڵاوە، لە ڕووی ئەوەی کە بتوانێت ئەم وەرزشەوانە لە چی وەزنێکا بەشداری پاڵەوان تێکاکە. ئەمانە زۆر گرنگن. ئەسڵەن پێکهاتی جەستی چۆنە کە بۆ نمونە ئەم خواردنە بۆی باشە لانێسە ئەوە خاڵێکی زۆر گرنگە. ئەم جوڵایە بۆی باشترە. ئەوە خاڵێکی زۆر گرنەوە ئەو باسی وەشەکەین بۆ نمونە ئێمە وەرزشەکەین ڕاهێنەرە بەڕێزەکان باسی خواردنمان بۆکەن. ئایا جەستەی من و جەستەی تۆ هەمان خواردنی پێویستە؟ لەوانێت تۆ کۆمەڵە ڤیتامینە باش بێ، من باش نەبم، من کۆمەڵی خواردن بۆ من باش بێ. ئەمەش پرسیارێکە. یان هەندێک کەس هەیە یەت ئەڵێ وەرزشێکی زۆر ئەنجامێ، بەڵام کێشێکی وام هەیە نازانم هیچ ئیسفادەی لە ناکەم. باشە، کەواتە ئەوەی کە گرنگە بزانی جیاوازی ئەو یاریزانانێک کە خۆیان بۆ پاڵەوانەتی ئامادەکەن و لە هەمان کاتیشە ئەو یاریزانانشی بۆ ژیانی ئاسایی و تەندروستی خۆیان چه جیاوازیشانەیە. کۆمەڵە پرسیاریشەکەین لەسەر تایبەتمەندی پاڵەوانەتی و بەشداریکردن و کێش و باڵای ئەو وەرزشەوانانە بەچێ ئەمە بەچێ توانێت ڕێ و زانیاریمان باتێ؟ بەڵێ کاگارم ئەمین وەکو ڕاهێنەر و لە جوان و پاڵەوانی جیانێ سەڤڕێزیان ئامادەیەگەر بفەرمێت فەرمو کاگارم. بەنی باش بەخێربێ کاگارم، زۆر بەخێر بێ سەرچاو. هەر لە ناوەڕاستە ئەم گۆشەیەش بخەرە پشتەوە بۆی بە ئیسراحەت دانیشت. فەرم بەخێر بێ کاگارم. سپاس بەمە دەبنە، زۆر بەخێر بێت تۆ. پێم وایە تر وابزانم ماوەیەکی شەکەڕایتە تۆ تازە گەڕاونەوەەوە. زۆر بەخێر بێتەوە. تۆزێک باسمان لە وەرزشکردن کردووە، زۆر جاریش لەگە بەڕێست و لەگەڵ هاوڕەکانیشە گرنگی وەرزشکردن و تایبەتمەندیەکانی. بەڵام ئەمڕۆ با تۆزێک جیاوازیگەین، یعنی تایبەتی کەین بەوەی کە من لە هۆڵێکم وەرزش ئەنجامێم لە ڕووی کێش و لە ڕووی باڵا و لە ڕووی ئەوەی کە من چۆن ئەتوانم ببم بە خاوەنی جەستەیەکی تەندروست. ئەمانە هەمووی تایبەتمەندین. باشە، ئێوە وەکو ڕاهێنەر خۆشە چەندین پاڵەوانێتی بینیوە، هەموو کەسێک وەکو یەکە جەستەی کە بتوانێت کێشێک و باڵایەکی باشی هەبێت کە کەسێکە بینێ، یاخود جیاوازی هەیە و یان ڕێنمایەکانی ئێوە چیە بۆ کەسانە؟ سپاسبانیەوە هەموو لا باش. زۆر سپاس کاک سەرکۆ. بۆی کە تۆ ببی بە پاڵەوان لە وەرزشی ئێمەیە، یەکەم خاڵ جیناتە، واتە بوونیەتی ئەو تاکە کە تۆی بینیت. بەڵێ ئایا بۆ چه بەشێکە گونجێ بتوانیت تۆ بەشداری پێ بکەیت. باشە، لەم حاڵەتەیە تۆ ڕاهێنەرەکە اختصاص لەسەر ئەو کەساناکە کە بتوانن کەسەکە دیاری بکەن لەوەی کە ئەم کەسە داهاتوویەکی جوانتەیە، داهاتوویەکی باشتەیە. ئێمە تەرحی سەرجەم با بڵین پێشنیارەکانی بۆ کەی تۆ ئەگەر حەزت لە چالەکیەکانی سەر ستەیجە وەکو پاڵەوان وەکو داهاتوو، ئەوە بوونیەتێکی جوانت هەیە. من خۆم خودی خۆم هەموو کاتێک کە پاڵەوانێکە بینم کە سەرەتای دەستپێکی شێتی هێشتا هیچ شتێک لە بابەتی وشکەرەوە و پرۆتین و سترۆیدات و سەپلیمنت و هیچ شتێک نازانێ، لەم حاڵەتە ئێمە چیەکەین؟ ئێمە بیر لەواکەینەوە کە بۆ نمونەوەکو چۆڵی بەرچاوڕوونیەکی بینێ. ئەم بەرچاوڕوونیەوە کام شخصە بتوانێت تەژیعێکی باش بێ بۆ دروستکردنی بیرۆکە لە مێشکایە بۆی کە چالاکیەکانی کە لە داهاتووە وەکو هزر و خەیاڵی بتوانێت دروستی بکە ببێ بە پاڵەوانێک. یەکەم خاڵ جیناتە کاک سەرکۆ. ئەگەر جیناتی نەبێت تۆ ناتوانانی پێشی پێ بخەی بە هیچ شێوەیە. یعنی من شخصێ لێت ناشارمەوە لەم شاری خۆمانایە، هاوکار بوو هاوڕێمانە سەروی 28 ساڵە یاریەکە. تاکوی ئێستا تەمەنای ئەوە کە لە پاڵەوانەتێکی سلێمانی بتوانێت لە تۆپێک هاتمێنێتەوە. بوونیەتی ناهێنێ بە بەردەوامی ژیاری کردو دروست نابێت. شخصی شێ تازە هاتووە نەگەشتۆتە سێماک تۆ توانی بخیتە سەر ستەیج یەکسەر. ئەمە واتە جیناتەکە خاڵی یەکەمە. یەکلایە کاتەوە کام شخصە ئەتوانی تۆ داهاتوویەکی پاڵەوانێتی بۆ دروستکەی. تا دەخاڵە
واکەکەش ئەم شخصە بێ بە پاڵەوان خاڵی یەکەم ئەوەیە خاڵی دووەم عەقڵە واتە مێشکی و یاریزانانە بیرکردنەوەی بڕیاردانی تێکەڵاوبوونی ڕاستگۆیی بە وەفابوونی بەرامبەر بە یاریەکە بوونی ئەخلاقی وەرزشی چکە لە کۆتاییە ئێمە وەرزشتمان پامێکی ڕاستی و ڕاستگۆی و جوانی و ئاشتی پێ من ئەگەر نەتوانم خودی خۆم بە جوانی پامەکەم بە ڕاستگۆیانە یا بە ئەخلاقانە بگەێنم کاتەم پاڵەوان نیم پاڵەوانی ئێمە هەرمان سوورکە نییە شەیب نییە پاڵەوانی ئێمە کە پێشی بخا بیرکردنەوەیەتی چکە لە کۆتاییە تۆ مێشکی تۆ بڕیارە لە سەرەوەی کە ئەم لە شت تا چ ئاستێک بڕوە چۆن بی لێ بکەیتەوە چۆن خۆت ئامادە بکەیت بۆ چالاکیەکان چۆن بتانی خۆت ئەڕستکەی نەکەوەی بە بەردەوامی بۆ تۆ بی زەڵجەیە دروستکەی لەناو شەقامایە لە هەمان کاتە مێشکت بیرۆکەی ئەوەی تیانە بێ کە داهاتوو چۆنە فریودان خەتەرە جا مامۆستا جەنابەت باسی ئەمانەت کردوتت کە ژەنەتیکەکە زۆر گرنگە بەڵام لە پاڵیشە تا چەند ئێوە پێویستە کات کە ئەم بابەتە لە ناو ئەو وەرزشکارەکان دروست بکەن کە ئەم وەرزش ئەکە هەندێکیان تەنیا ئامانجەکە لە بەردەمیانە ئیتر بۆ نمونە عەزابی خۆی یا ڕەنجە بات بەڕاستی لەو پرۆسێ چێژی لێ وەرناگرێت تا چەند گرنگە ئەوەی کە ئەیکا بە چێژەوە بێت یعنی وانە بێ بۆ نمونە بەس ئاو ئامانجەی و یەوێ بەوە بگا لە پرۆسەکە لە ڕێگەکەش چێژ وەربگرێت یەکێک لەو خاڵانی کەوتم دە خاڵەکە وجدانە وجدانی ڕاهێنەر بۆی کە تۆ چۆنەم یاریزانە ئامادەکەی یاریزان هەیە لەم شارەیە هەر کووردە توانم بڵم دەدانە ساڵە ڕاهێنەری ئەم ڕاهێنەری بە ئەو ڕاهێنەری بە ئەیهێنی ئەیبا لە کۆتایی ئەم لە شەپاڵەوان نییە بەڵام کە وجدانی ڕاهێنەرەکە سابت نەبوو لەوەی کە ئەخلاقێکی وەرزشی پاکی تیاوێ ئەم فریودانە بەردەوامە بێ بۆ ئەم تاکە ئێمە وەکو خودی خۆمانەمانێ بە قاڵبی خۆڵکێشانێمە تەجروبەیەکی زۆرمانێ توانم بڵم لە چارەکە سەدەیەک با بڵێن لەم یاریە ئەم سەری 26 ساڵە تاکو ێستا ئەوەی کەماوە تۆ جی سەربەرزیە کە تۆ پاکبی بەرامبەر بە وەرزشەکەت بەرامبەر بە یاریزانەکەت بەرامبەر بە خودی خۆت بەرامبەر بە کۆمەڵگە بەرامبەر بە دەوروبەر بەرامبەر بە خاک و نیشتیمان و زمانەکەت کە تۆ پاک بووی سەرجەم شتەکانە جوانە بێ شخصێک بۆ نمونە تۆ زانی داهاتوویەکی باشی نییە مەیهێنەوە مەیبە هەر لە سەرەتاوە پێی بڵە تۆ بۆم وەرزشە نابی من شخصێ لەشێکی زۆر جوانی هەبووە 3 مانگ ئەم ساڵ لەگەڵ مابوو دوو چالاکیم پێ کرد نەتیجەشی زۆر باش بوو بەڵام باشترم بۆ خواست بەس بەی گوێی نەکردم کەواتە خاڵی دووەم کە ئەقڵەکەی نەیبردەڕێەوە لەشەکە جینێتەکەی زۆر جوانی هەبوو بەبێ مەساڕفێکی زۆر مەرحەلەیەکی کەم وەکو کات ئەم کوڕە تۆپ بە تۆپە ڕۆژ سەرەتا سلێمانی بوو دوای کوردستانی بوو بەڵام تر لەبەرەوەی خاڵی دووەمیتیانە بوو لە جێی خۆیان من ویستم بوو ئەم کەسە ژیانی تەدمین نەبێ لە ڕووی مادیۆ چکە من بهێن گوێڕاڵی لە خۆراکا بە تایبەتی لە خەوە خۆ تۆ شەرت نییە تو هەر بەکانێرەنەکان بێ باڵین تو هەروتی هۆرمۆن و سترۆید و خەڵک بی لەوا کاتەوە منیشە و دەرزیە لە خۆم بەموام لێ ناوانیە خەو تەندروستیە چکە تۆ چەند هۆرمۆنێک تێ لە لەشی ئینسانە ئەگەرەوە چالاک نەبێ هەموو هۆرمۆنی دنیا بێنە بەدیلی ئەو وەختەوە بۆ پڕ ناکاتەوە کە بێ و مێشک باڵێنی ڕژێنە توی کاتە ناخوێنەوە زایدن لەگەڵا ئەو ژەمە خۆراکانەیە کە هەتا یعنی من منێکی زۆرم هەر وەکو تەنزانێز با بڵێن باسەکەم ڕاینەرێکی برادرم کۆڵێکی لە جوانی هەیە بە یاریزانی چوتۆ خواردنی چۆری بۆت نییە بیخۆی دوای چەند ڕۆژێک سوتفە لە جێگەیەکەوە ڕا بە سیارەکە ئیبینێ کوڕێکی کەجا یاریزانەکەی خۆیەتی لە تەنیشتی عەرەبانێکەوە ساوە لە فاخەوە ئەمیش بە هێواشی داوەزێ و لە تەنیشتی هۆسێت و سەلامێکەکە من پێم توی خواردنی چۆر مەخۆ ئەڵە وەستا تو شەرەف نەبوو جگەرەکەی من با چۆر نەبێ ئەم نابێ بە پاڵەوان ڕاستە بۆ لەبەری تۆ پێ تۆ چۆری مەخۆ بەس ئەوەتێت جگەرەکە لە با چۆر نەبێ خۆ جگەرەکە لە ڕۆ ناسوور کراوەتەوە یا تۆ پێڵی بۆ نمونە شەخصە بووە و کێشەی ورگی هەبووە کە ورگی زۆر گەورە بێ ئەبێ بە هەموو شێکار بۆ دراتی زۆر لێکم بکەیتەوە تایبەتی برنج چێ بریانیە خواڵە بریانی برنجێک نین ئەمە پێڵە خاڵی دووە ناچێتە پێشەوە لەبەرەوە فریودان زۆر خەتەرە سەرەتا لای ڕاهێنەرەکەوە دواتیش ئەقلیەتی شخصەکە توانێت بگێنە بە ئامانج کاتە و بابەتێمە باسمان کە ئیرادەش زۆر گرنگە لە وەرزشان یعنی توانی بە شێوازێ خۆت بکری بەرامبەر شتەکان ینی بۆی کە بتوانی تۆ ببیتەوە ئەوی کە ئامانجەکە و بەدەستپێنی ئەبێ ئەو سێ بابەتی من باسم کە زۆر گرنگە مامۆستا زۆر گرنگی پێیا وەکو خەوە خواردنە و بتوانی تۆش مێشکێکی باش و خاوێنت هەبێت کە لایانی دەرونی زۆر کاریگەری وانە مامۆسارام ریسکەری ماسوورکە سترێسی خەتەرە ئەمە وەکو بابەتێکی زۆر گرنگ کە ئێمە باسەکەین لەسەرەوەی کە چۆن وەرزشەوانێک بتوانێت ئەو خاڵانەی بەڕێزت تیام و تیا ڕنگدانەوەی هەبێ بووی کە بتوانێت جەستەیەکی باشیە بێ کە جەستە ئیتر گوتمان ئەم وەرزشەوانە جەستەیەکی باشیە پاڵەوانێتی بەڕێوەیە
تایبەتمەندی پاڵەوانێتەکان چۆنە مامۆسارە و بەڕێستان هەتا بۆ نمونە چوونەتە پاڵەوانێتە جیانەکانیشەوە ئەم پاڵەوانێتیانە بە قۆناغە چۆن بتوانین ئەم قۆناغانە یاریزانێک بەڕێ بکات و پەلەشی نەبێت چونکە پەلەکردن زۆر جار زەرەرت لێ چونکە پەلەکردن زۆر جار لەوانەیە بە دەرکات لە پاڵەوانێتێک هەر کاتێکیش بە دەربووی تۆزێلانی دەرونی داڕوخێنێ حەزەکەین تۆزێ باسی تایبەتمەندی پاڵەوانێتی مامۆکەی سەرەتاوە کولانە تەندروستیەکە باسی بکەم ویژەوەیە کە تۆ هەموو چالاکیەک کە ئەەکەی ئەوە هیچ یاریزانێک پاڵەوانێک نابێت بیری بچێتەوە ویژەوەیە کە تۆ لایانی تەندروستی خۆیەتی فۆحساتی دوای چالاکیەکەی بتوانی کۆنتترۆلیکەی ئەو سلایتەکانە ڕوا پێم خۆشە لە کاتی سلایتەکانە ئەگە بتوان ئاماژە بەینەکان بتوانم چکە ئاماژەی پێ بکەم سلایدیشانە بەڵێ ئەمانەگەس دەنگەکە هەبێت گۆرانی توانم بڵێم ناڵم تاکە شەخص بەڵام وەکو شەرق تاکە شەخص بووم کە گۆرانی کوردی لەسەر ستەیجیا بتوانین بە گۆرانی 42 چرکە من ئەتوانە خۆتان داوای کە میوزیکەکە تەڵەبی خۆت گۆرانیەکەش کوردم ئەگەر سەوتەکە هەبێ ئەوەیە ئەحتمن هەیە 42 چرکە من بە فلاش بردبووم لێ باڵین دەستانەکەی پێشە لە ڕۆژی ڕجیستەرە پێڵی کە من لە کاتی ئەرزی تایبەتی خۆما باڵین داوای ئەو گۆرانی ئاکەمی تری سەلمێنی کە تۆ کوردێکی لێ خۆشە لە ناو وڵاتێکە هەمووی غەریبەت و عەرزی خۆتەکەی شانازی زۆر وەرزشکارەکەش بەدەل لەویش ئاڵایە ئەم چۆن بزانم کوردم ببینە بیناسیێڵم بەچیا من بزانم کوردم یەکەم شت ئاڵایە دووەم زمانە یعنی زمانەکەش ئەیناسێنێ بۆ نمونێ کە من پاڵەوانێکی کوردم من هەموو کاتێ ئەوە زۆر جێداخە بەڵام جێی فەخر و شانازی و کاخوادیش هەموو کاتێ پشگیری ئەوەی کردوێتی تۆ لەسەرەوە بەردەوام بۆ خەمی هیچ شتێکە نەبێ ئەوژە ئاڵایە کە من بە بەردەوامی لە هەموو جێگای بەرزم کردوێتەوە لە 2010 لە پاڵەوانەتی جیانەکانە بەرزەکەمەوە بەردەوامیش سەر کراوم لەلایەن بەخاوە باشە زۆر ئاسایی بووە بۆ لەبەرەی شانازی بە ئاڵاکەمەوە ئەڵەن ئاڵای خۆتان مەکرن لە شانتانەوە چۆنە بۆ خۆی لەسەر ستەیجی ئەمان ئەم ستەیجە زۆر پێشکەوتووە ڕاستە بۆ نمونەوە ئەمەی بەڵێ نای پاڵەوانێتەکە ئەم بەشەی کە من تیادا بەزیمە ئاماچار نووسراوە لە پشتەوە ئەمە ئەم بەشە کە من تیادا بەزم ماستەری زای 35 تا ئەو وەجبەی کە لەویان زایدەن کۆمەڵێکی کە 23 کەس بووینێمە لەو چالاکیە من پلەی پێنجەم بەدەستێناوە ئەمەی چەرن 80 کیلۆ بۆ سەرەوە من 86 کیلۆ ئەوەی کە یەکەم بوو یعنی ئەوانە هەمویان سەروینەوە 5 کیلۆ بوون ئەوەی کە یەکەم بوو خەڵکی ویلایەتی کنتاکی بوو لە ئەمریکا 250 پاون بوو 102 کیلۆەکە هادی چۆپان 106 کیلۆەکە ئەم ساڵ دووەمیانە غەدریان لێکرد یعنی من ئەتوانم بڵم زۆرجێی شانازیە مەدالیاکانم هی پیسی جیهانەکانم 44 دانن ئەمەم لا لە هەموو شیرینترە لەبەرەوەی منافسەکانم زۆر بەهێزن زۆر پێی سەربەرز و دڵخۆشم ڕاستە ئینسان بۆ نەهەوڵی شتێکی کەممە بەڵام کێشەی ڕانم هەبوو ئەژین بەڵام هیچ هەموو شتە خێری خۆی تایە سپاس بەخوا زۆر دڵخۆشی کردم لەبەرەوەی ئەمە یەکەمەکە بوو ئەمە 102 کیلۆ لە ڕۆژی ستەیجە بەس منافسەکانت خۆش بە ستەیجی قورسی زۆر پێخۆشە ڕکابەرەکانت هەمویان لە ئەوەی کە هەمووی جەستەیەکی زۆر ئامادەکرا و باش مافی خۆشیان بۆ هەر چوارم پیرۆزیان بێت غەدرێ نەکرا پیرۆزە خۆ مەرج نییە یعنی تۆ کاتێک توانێ بەڵام من ئەو ئامادە باشیم زۆر نەبوو باشدی خۆنچکە لەبری ئێمە و بینەرانیش حەزمانە کرد ئەوی بەڕێز نمایش کرد ئەگەر ئامادە بێت و قسەتەکرد نەمانێت قسەکەت پێ ببڕین هاوکارانمان نوتیان باش جۆمان لە گۆرانێکە بێ ئەگەر ئامادەیە ئێمە بێدەنگە بین چەند ساتێک بمانە بووی کە ئێمە و بینەرانی جۆمان لێ بێ کە لە وڵاتێکی جیاواز بە گۆرانیەکی کوردی و نمایشێک بکرێت. کوردم زمانم کوردیە من خەڵکی کوردستانم بە کەلتور و جل و بەرگم جیاوازە نیشتیمانم مافی ڕەوای خۆمە منیش سەربەست و ئازاد بژین بەنکرامەڵیان ڕوخانم بەڵام من هەر نەبەزین کوردم 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 Aram Nouri. دەستان خۆش بێ بەس من پرسیارێکم لا دروست بوو لە دوای ئەوەی کە نمایشەکەت کردم گۆرانێت خستە سەر هیچ پرسیارێکیان لێ کردیم گۆرانێت چییە باسی چییە کات بۆی کە بزانن تۆپیان بڵێ باسی وەکە کە من کوردم وەکو پرسیار ڕوبەڕووم بێتەوە نەخێر هیچ بەڵام ئەو کەسەی کە لەسەر سەیجا
ئیشرافی ئەعلامی سەرستەیجەکە ئەگەر دیقەت بێ لە ڤیدۆکە شات دوو جار تەنها پیرۆزبایی لەم نەکات و حیفافێکی جیاوازشەکە بەس لەگەڵ منە لەبەر ئەو شخصە لە ئەو ستافە ئەتوانم بڵێم زیاتر لە 15 پاڵەوانەتی من پێشینەم لەگەڵانە هەیە لە ئەوروپا و لە ئەمریکا وەکو ناساندنێکی جیاواز یعنی هاوکو چۆنەها بە بەردەوامی بینینەوەی ساڵانە ئاشنایەتیکی هزری دروست بووە و ئەش بە بەردەوامیش و تومە با بڵێن کە من خەڵکی کوردستان و بە تایبەتیش سلێمانێکەشم سافت کردووە چکەوە جێ فەخرە بەڵام وەکوی کە شخصێک بێت بپرسێ ڕاستگۆ بمنە زۆر باش جا ئێستا ببینە سەر ئەوەی کە بەڕێزە دۆتت لە ئەوێ گرفتی ڕانت بۆ دروست بوو بۆیە نەوتوانی وەکو با بڵێن ئەوەی کە بدرەوشیتەوە وەکو هەمیشە هەرچەند ئەمەش هەر هیچی کەمێنەوە بەڵام لە ئاستی چاوەڕوانی خۆتانە بوو ئەو گرفتانەی کە لەوێ لەوانێ لە پاڵەوانەتە جیهانیەکان بە تابەت زۆرتر بەرەوکی وەرزشکارەکان بگرێت کامانەیە کاگارام خۆی ئەمە لیژنێکمانەیە لە فحوساتە پێڵەن دۆبینگ واتە نەقص و خەلەل لە بوونی ماسوولکەکانە ئەکسەرێتی شەمانە لە دوو حاڵەتە دروستە بن یەک پچرانە دوو بوونی بەکارهێنانی سترۆیدەکانەوەتە دەرزیەکان ببوورە بازاری قسە بکەین بۆی جوانتر بگە ئەم سترۆیدانە من شخصی لێت ناشارمە زۆر سەریع بم لە ماوەی 6 مانگی ڕابردووە دوو پێکانم هەبوو ئیتر ویستی خوای گەورە بووی گینام پێشینەیەکی زۆرم هەیە لە مۆرچە منطق نییە بتوانم و هەڵەیە بکەمەوە ویستەکەی خوای گەورەوە بوو کە تۆ ئەبێ ئەم تووشیان پێکانە بیدەگین چەنەها جال پێشووتر لەسەر ئەو شێوازە بەکارهێنان و ئەو مادەم بەکارهێناوە تووشنەوە بەڵام ئەم جاریان تووشی کردم تووشی زۆر خەتەرشی کردم کێشەکە لەوە کاک سەرکۆ لە ماوەی 6 مانگە من توانیمە 7 جار یاری قاچ بکەم یعنی ئەوەی کە لەوێ من خۆم پێی معجبم بە 7 جار لە 6 مانگە دوو جار پێکانی زۆرت هەبێت 2 مانگ دابڕانت هەبێت دەست نەبێ بۆ هیچ ئالەتێکی وەرزشکردنی ناوقاعە ئەو لە شەم شەیپەم لەوێ عڕس کرد ئەتوانم بڵێم زۆر جێی دڵخۆشی ئەمەوا کاکە من تمۆحێکی زۆر زۆر گەورەترم هەبێت لەمە خۆی مامۆستا بڕوا بکە ئەزمونە بەڵێ یعنی ئەمەی ئێستا تۆ بەشداریت کردووە ڕێگەیەکی کێ بۆ مامۆستا ئارام چۆن خۆی بەشداری کاتەوە جاریکە خۆی ئامادە کاتەوە ینی بۆ نمونە تۆ هەموو کاتێ یەکەم نابیت ینی ئەو یاریزانانەی کەش هەمووی خۆیان ئەرچاکێش لەسەر قسە ئەوش بە ئەوش قەت ئەکەم چکەوە بزان بەشێ بوو لە پرسیاری پێشوت کە پێش ئینەکان کە هەموو جارێ یەکەم نابی ئەتوانی تو هەموو جارێ یەکەم بی بەڵام لە چییە بەشێکی بچووکە ڕاست ئاستێکی بچووکە سۆر ئاسانیەکەمەبی چکە لە شەکەی تۆ پێشەکەوێ بەشەکەتەر بچووکە تۆ دابەزی تەشبیه نەبێ وەکو خوێندنی بۆ نمونە باسی بکەم تۆ لە سەرەتاییە امتحانەکەی تو تەلەبێکی ئەکتیڤە توانی لەو پۆلەی خۆتە لەو مەرحەلەی خۆتا دەرەجێکی باش بێنی تەمەنەکە ڕۆشتووە تەجروبە ڕۆشتووە خوێندنەوە زیاترە چیتە مەرحەلەی ئەدادیە بیتەوە لە سەرەتای امتحان بکەی کوردواری لە زەڵاتەیە کاتە یەکەم بوون ئاسانە لەو مەرحەلە بچووکە ڕاست بەڵام گرنگ ئەو مەرحەلانەی ترەکە هەنگاوە قورسەکان هەنگاوە قورسەکان من سپاس بخوا ئەمە قورسترین هەنگاوم بوو چکەکە دیقەت بەی وەزنەکان و لە شەکە لە جێ خۆیان زۆر با بڵێن ڕنگدانەوەی هەیە جامە دوو ڕێکخراوی تایبەتی جیهانیمانەیە حەزەکەم کاک سەرکۆمە ڕوونکەمەوە MPC پرۆ لیگی IFBB عالەمیمان هەیە کە بە کولی غەربەوە خەریکیەوەن و بە خۆشحاڵی ئێستا عێراق و شەرقیش خەریکە تێکەوتووە چالاکیەکانەکەن کەم پاڵەوانەتەیە کە من بۆیە ڕۆم لە 2007ەوە بەدەر لەو چالاکی هینێکی ڕێکخراوێکی کەمانەیە پێڵەن IFBB ئینتەرناشناڵ لە پرۆلیگە نە MPCە عێراق وەکو تیمی وەرزشی ئیتیحادی عێراقی مرکزی ئەندامە لەو ڕێکخراوە یعنی کاچن تیم دانشن تیمی خۆی هەیە وەکو حکام دانشێت تەحکیمیەکە بەڵام لە MPCیان نەخێر ستافی خۆیان هەیە بۆ وڵاتان سابت و جێگیریان کردووە لەوەی کە تۆیەوە چالاکیەکانەکەن ئێوەن شخص نین ئەو چەند کەسەکە دانیشتون سەروی 13 کەس لە حکامە دانیشتون چکە چالاکیەکە تۆزە گەورە بوو ئەمانە هەمووی سەبەب بوون لەوەی کە تۆ هەریەکە لە وڵاتێکەوە هاتبوون بۆ هزرێکی جیاواز نەک تۆ وڵاتی خۆتی تیابێ نەک کورد نە شەرقیتیانە بوو لەو حکامانە جا مەرحەلاتمان زۆرە لە MPCە 6 مەرحەلەمانێت تۆ گەێنێ بە ئۆپن کە پێڵەن هادی چۆپانی سە پێم وابێ کەسێکە بە حکمی لوڕە و خەڵکی ئێرانە و کووردا خەڵک زۆر خۆشیەوێ بەگشتی هادی چوپان بەڵێ دووەمی مستەر ئۆلۆمپیا بوو لە ئۆپناوەتەوە پرۆفیشناڵە لە 2016 لە رووسیا کارتی پرۆفیشناڵی وەرگرت ئێمە مەرحەلەمانەیە یەکەم مەرحەلەمان نۆڤایسە پێڵەن سەرەتایی ئاستێکی زۆر سەرەتا دەستپێک ئەمە نۆڤایسە دوای نۆڤاس هینمان هەیە ڕیجیناڵمان هەیە
دوای ریژینال پرۆلیگمان هەیە دوای پرۆفشنالمان هەیە دوای پرۆشۆمان هەیە دواتر ئەخیر خاڵ ئۆپنە هەتا ئەم بەرحەلانەیە من بە خۆشحاڵی ساڵ توانم بڵێم لە مەرحەلەی سێم ئەمە واکە کە تۆ وردە بڕۆی جا لێرە لێتە ناشارمەوە لە سنووری خۆمانە وەکو زۆنی سەوس یەک پاڵەوانمان هەیە ئەویش ئاریان زەردەشتەکە لە وڵاتی ئەڵمانیا ئێستا دانیشتووی ئەوەیە کە توانێتی لە ساڵی 2019 کارتی پرۆفشناڵی بێنێتەوە ئەم کارتە ناڵن لە پاڵان تێکوایستا ئەمە بەشەی کە من کە تیا دابەزیم و ئەگەر بمتوانە ئەو یەکەمە ڕۆژ بۆ بەشی کارتەکە لەوێ نەیتوانی بیان چکە پاڵانتەکە زۆر قرس بوو ئەوە لەوێ دووەم بوو ئەو کوڕا با بڵێن خەڵکی کنتاکی ویلایەتی ئەمریکا با بڵێن لەوێ کە لێرە یەکەم بوو کە لێرە یەکەم بووە چی بوو ئەوێ کە چی بوو ئەوێ لەوێ ئەتوانی بیبێ سێ کارتی تیا بوو واتە پێڵێن پرۆکوالیفای و بەشەی کە من تیا دابەزیم ئاستێکی جیاوازتری هەیە بەرزترە قورسترە مەرحەلەیەکی بەرزترە لەم حاڵەتە تۆ ئەم فلتەرانەت هەیە تۆ بە پێیان نابڕۆی کاتی ئەوێ ئاریان زەردەشت لە فیزیکاواتە مێن فیزیک شۆر درێژەکانە یەکەم کەسەوەکو کورد زۆنی سەوز باسەکەم بەڵام منجین لە هەولێر و لە دووە پاڵەوانی زۆر جوانمانێ لە کوردەکان کۆمەڵێکمان هەیە لەگەڵەوەشتا کۆمەڵێک ڕاهێنەر و کەساتی زۆر تایبەتمانەیە کە لە وڵاتانە کە ئینسانجی فەخر و شانازیە بۆ نمونە هاوکاری بێ بەرامبەری هەموو کوردەکانن کە لێکێ لەوانە کاکەیوانمانێ خەڵکی سەرچنارەکەیکە لە هەرە ئەکادیمیەکان کە لە سویسرادانشێ چەندەها پاڵەوانی زۆر جوانی دروستکردێکی لەوانە کاکشپانی خۆمان 2 ساڵی شرافیەکە یەکێک لەوانە کاک سیانمانەیە لە هەولێرە ناوەکانم بیچۆ و کاک ئاریانە بە هەمان شێوەکە لە ئەڵمانیا دانشێ تیمی هەیە دروستێکە و لە سویسرا دانشێ بەڵام بۆ کوردەکان بەبێ بەرامبەر چکەمە بزنسە یەخوا دەستیان خۆش بێت هەر سەرکەوتوو بن هیوای ئەوەی کە ئێمە هەمیشە من لە هەموو پرۆگرامێکە کە جەنابەت لامان بوویتومە چاوەڕێی باشتر و باشترینتان لێکەین سەرکەوتوو بوون هەر ئاگلیت هەیە گلەیەکە وەکو علامە باشە ئەمە گلەی نیە ماڵی خۆمە کورسات هەموو کاتێ من بە ماڵی خۆم داناوە وەکو علام با بڵێن ناکرێ بۆ نمونە من هەموو شتێک تۆ بەڵێم بۆ بکەی هەموو شتێک بڵێم تۆ بەڵێم بۆ بکەی جەنابتان با بڵێن بە گشتی با بڵێن کەسانێکی زۆر ئەکتیڤن با بڵێن چالاکن لێ نزیک شۆ وەرزشکارێکی باشیت ئاگاد لە هینەکە چالاکیەکان ئاگاد لە سەرجەم شتەکانە من بۆ نمونە هەر قسەیەکەکەم ئەگەر بەڵێم بۆ بکەی باش نییە ڕاستە لەوانەیە زۆربەی قسەکانم وانە بێ پێشینەی من بۆ نمونەکە من چەند ڕۆژێکە پێم وتراوە بۆ ئەم چاپێکەوتنە ئەبێ پێشینەوەیکی خوێندنەوەی هەبێ کە لەوەی من بۆ نمونە بەڵگەم پێبێ لە قسەکردنە تەنها نابوو نمونە ئێستا جەنابەت بە منت وت کەس پرسی ئەم گۆرانیە چییە کورد چییە لە کوێ هاتۆ چۆنە جوانە من سەڕێحم لەگەڵ تا ئەشتوانم پێ بڵێم بەڵێ دەوریان نام وایان لێکردم بەڵام کۆتایەکەی بەڵگەکە چییە کاکە کاکسەرخۆ بپرسێ بێ بڵگە چییە لەوەی کە بۆ نم کەسانە وایان کرد خۆ بە ڤیددیوەکە هەبێت کە کەسانێک دەوروبەرت بە ڕاستە چالاکت کەن بەڵام تۆ دەستەکانی خۆش بێ هەموو گلەیەشی ئێمە وەریەگرین وە بە شخێنە سەر سەرمان و توانین زیاتر ئێمە خزمەتی ئەو بکەین چکە ئێوە نمونەی جوانی کۆمەڵگاکەمانن کاتوانن ڕوویەکی تری کورد پیشانی جیهان بن دووبارە سپاس بۆ تۆ سپاس بۆ ئەمە دەست خۆش